ئەگە من ئەتوم هینا نابی دێ خوسکرا لە مار ئێلۆ کاکە. دایکی ئەڤین و دلڤینە کە ئێوارەی ڕۆژی دووشەمە بەدەستی زاواکەیان کوژرا بە چاوی گریانەوە دەڵێت زاواکەم کاتێک سەردانی ماڵمانی دەکرد بە چەکەوە دەهات و هەڕەشەی لە کچەکەم دەکرد. ئەم جەرگمستە دەومێ بە زووترین کات ئەمن هەیە یعنی ئەو چیزانێ کوژ لە پێش چاوم بوو هەرسێک ڕاست بەناومان کرد بە سیلاعی دەومێ زوو یعنی هەرسێک تۆڵەی چژێمیان لێ بکرێتەوە هەرسێک کارم کرێت هیچ مشکلی نەبوو هیچ مشکلێ بەس دایم داهاتە ماریمە چەکەچی بە قونیەوە بوو مستەمر چەچی و سیلاع و بجەهانی من داری ئەهاندەیان سیلاعیان بە قونی وێ. هەڵمەت عەزیز کوڕەپووری دوو کچە کوژراوەکەیە داوا دەکات یاسا سەروەر بێت بکوژ بە سزای خۆی بگات ئەگەر یاسا سەروەر نەبێت ئەوە ئێمەش ناچار دەبین ڕێگای دیکە بگرینە بەر. ئەمە چاوەڕێوەی دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کاتدا خوێن ینی بەڕاستی حەقی ئەو کسە بێتاوانەی بکەنەوە کە پەپولەشی لە ژۆرێ دانیشتنە خۆیان بە سەیەکدادا کەسێک لەناکەوە هاتە ژۆرێ دەستڕێژێشی کردیە ینی نازانین کارەسات بەڕاستی لە پاشەوە تا ئێستا گەشتمەوە من کارەساتی هەم نەدیتیا باوەڕ ناکەم ببینم. درەنگانی شەوی دووشەمە زاوایە کێرش دەکاتە سەر ماڵی خەزورانی و لە ئاکامدا هاوسەرەکەی دەکوژێت و خوشکەکەی بریندار دەکات. دوای مانەوەی بۆ 24 کاتژمێر لە نەخۆشخانە ئەویش گیانی لەدەستدا و لە ئێستادا بکوژ و دوو لە هاوکارەکانی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون. ئەمە گۆڕی ئەڤینە و ئەمەش گۆڕی دلڤینە ئەو دوو خوشکەی کە بەدەستی هاوسەری ئەڤین لە ئێوارەی ڕۆژی دووشەممە هەڵی کوتاوە سەر ماڵی ئەڤین و دلڤینیش دواتر دەستڕێژی گولەی لێکردن و بەو هۆیەوە هەردووچیان گیانیان لەدەستدا تاکە داواکاری خێزانەکەی ئەوەیە کە بکوژەکە هەرچی زووە بە سزای خۆی بگەێنرێت نەوەکو پاڵپشتی بکرێتن و چاوپۆشی لێ بکرێت. بڕیار محەممەد کورسات نیوز هەولێر.